بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. ربنا إننا آمنا فاغفر لنا ذنوبنا وكفر عنا سيئاتنا وتوفنا مع الأبرار. اللهم آمين آمين يا مجيب السائلين. خۆشەویستانم لە 21مین ڕۆژی مانگی پیرۆزی ڕەمەزان چوونەتە ناو شەوەکانی قەدر ئینشاءالله. ومێدەوارین خۆی گەورە شەوە هەڵبژاردەکەی ئەم ساڵی قەدر بە نەسیبی ئێمە و ئێوە و هەموو ئازیز و خۆشەویستان و موسڵمانان بکات. شەوەکانی تریش بێبەهرە نەبین لە ئەجر و پاداشت و خۆی گەورە دەوڵەمەندە کە هەموو شەوەکانمان بە قەدر بۆ بنووسێت. ڕزگارمان کە لە هەموو ناخۆشی و ناڕەحەتیەکی دنیا و قیامەت، لە هەموو خەم و خەفەت و نەخۆشی و بەڵا و موسیبەتێ بە دوورمان بگرێت. ئەو کەسانی نەخۆشن یا رب العالمین یا ئەرحەم الراحمین شیفایان بۆ بنێرە. ئەوانی داوایان لێ کردوون یا رب العالمین، خۆتە زانی چیان داوا کردووە، مەطلەبیان چییە، هەر دوعا و پارانەوەیکیان هەیە یا ئەرحەم الراحمین لە دەرگای دەوڵەمەندی و دەرگای مەغفیرەت و دەرگای ڕزق و دەرگای ویسعەتی فراوانی یا ڕەحمان و یا ڕەحیمی تۆ دەین کە داواکانیان جێبەجێ بکە و قبوڵیان بکە. ئەم یاڕەش لە خزمەتی بەڕێز و خۆشەویستە لە بەرنامەی بەربەنگ لە کەناڵی ئاسمانی پەیام جارێکتر بە خزمەتی بەڕێز و خۆشەویست گەیشتینەوە. لە هەموو ئێوارانێکی بەربانگا لە خزمەتتان نابین ئینشاءالله تا ئێوارەی جەژن و دوای ئەوە لە هەفتەکانی دوای ئەوەیە پشت بەخواچینەوە سەر بەرنامەکانی شیرین چامان و ئەو باسە گەرم و گوڕانەی کە لە شیرین چا بۆ ئێوەی ئازیز و خۆشەویستی هەڵەبژێرین. ئازانم ئەم ڕۆژ و شەوانە زۆر گرنگە چووکە کۆتایی مانگی پیرۆزی ڕەمەزانە. مۆری قوبوڵبوون و قوبوڵکردن ئەدرێ لە کردەوەکانمان. لەبەرەوە ئەگەر شەوەکانیش کەم خەوتین، ماندوو بووین، هیلاک بووین، هەرم چەند ڕۆژەیە کۆتایی بەم هیلاکی و ماندوێتیەیەت و ئینشاءالله بەرهەمەکەی زۆر گەورەی لە ڕۆژی قیامەتە. چەندێ بۆتان نەکرێ و چەندێ بۆمان نەکرێ ئینشاءالله درێغی نەکەین لە مانەوەی شەوەکانی قەدرە لە زیکر و قورئان خوێندن و تاعەت و عیبادەت ئینشاءالله. پاش ناوبڕێکی کەم دێمەوە خزمەتتان. فەرموون. ئێمە هەر هەنگاوێک ئەنین لە ڕۆژی قیامەتە، لە مەحشەرە، لە شوێنە سەختەکانی قیامەتە، هەموو هەنگاوێک کە ئەینین پێغەمبەر صلی الله علیه وسلم لەو شوێنە چاوەڕێمانەکە. ناڕوات هەتا ئومەتی ئیسلام هەمووی لەسەر پەردی سیڕاتە پەڕنەوە. پێغەمبەر صلی الله علیه وسلم خۆی چاوەڕێیەکا لەسەر پەردی سیڕات. دوعامان بۆ کات یا ربی سلم یا ربی سلم یا ربی خوای بە سەلامەتی ئەم کەسە بگات. یەک بە یەک دوعامان بۆ کات. چاومان لێ پێغەمبەر صلی الله علیه وسلم لەسەر پەردی سیڕات وەستاوە، یەک بە یەک ناوتە هێنێ خوایە ئەم کەسە سەلامەت بهێڕێتەوە. چەند دڵسۆزی ئەمەیە. اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد. اللهم صل على شفيعنا محمد وعلى آل شفيعنا محمد. اللهم صل على نبينا محمد وعلى آل محمد. لەبەرەوە درێغی لە سڵاواتدان نەکەینە پێغەمبەر صلی الله علیه وسلم. ئازانم ئەگەر زۆر بیکەین بەخوو لە خۆمانە زوو بیرمانەکەوێتەوە سڵاواتی لێ بین. دوعات بۆ کات پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. هەندێ ئەیانەوێ بگەنە حەوزی کەوسەر، مەلایکە ڕێگریان لێکات، نایەڵێت بشنە سەر حەوزی کەوسەر. لە ئومەتی پێغەمبەریشن صلی الله علیه وسلم. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێت ئەوانە ئومەتی منن. مەلایکانە فەرموون ئەی محەممەد تۆ نازانی دوای تۆ چیان کرد. ئەوانە لە ئومەتی تۆ نین، ئەوانە دوژمنایەتی دینەکەی تۆیان کرد، ئەوانە خراپەکار بوون. بۆیە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ سحقا سحقا بعدا بعدا.
لەو شوێنەیە ئەفەرمێت دەی با ئەوانە دوورکەونەوە تیاچن مادەم وازیان لە دین هێنا وازیان لە ئیسلام هێنا نایەڵن بگەنە سەر حەوزی کەوسەر و دەرەکرێن ئەبرێن بەرەو دۆزەخ. هەموو پێغەمبەران لەسەر پردی سیڕات هاوارێنە بۆ خۆیان یا ڕەبی سەلیم یا ڕەبی سەلیم بەڵام طبعا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەڵام پێغەمبەرانی تر نەفسی یا ڕەبی خوای ڕزگارم بێت ئەممەنە مەشهەدەکە ترسناکە ئەممەنە ڕۆژەکە سەختە ئازارم. تەنیا کەسێکە ئاگای لە ئومەتەکەیەتی لەوێ بە ئاشکرا و بەردەوام هەتا ئەخیری ئومەت نەڕوا ناڕوات پێغەمبەری خوا حەزرەتی محەممەد المصطفى صلی الله عليه وسلم. لەک ئەویا لە دەرگای بەهەشتیشا چاوەڕوان دەکات. پێغەمبەران و ئومەتەکان چاوەڕوانن کێ شەفاعەتمان بۆ کات کێ دەرگای بەهەشت دەکاتەوە ئەچن بۆ لای یەک بە یەکیان هەمویان ئەڵێن لەست لەها ئێمە بۆ ئەو نین ناتوانین دەرگای بەهەشت تەکلیفی دەرگای بەهەشت ناتوانین بکەین. پێغەمبەر صلی الله عليه وسلم ئامادە ئەبێتەوە فەرمێ ئەنا لەها من ئەو کارە ئەکەم لە دەرگای بەهەشتەیات ئەفەرمێ یەکەم کەسم حەڵقەی دەرگای بەهەشتە گرم و لێدەم خازنی بەهەشتە فەرمی کێ ئەڵێ محەممەدی کوڕی عەبدوڵڵاه ئەفەرمێ خوای گەورە ئەمری پێ کردوم نەیکەمەوە هەتا تۆ دەیت و محەممەد ڕەسوڵ الله ئەبێ لەو دەرگابە ئەو بێتە ژوورەوە ئینجا ئومەتەکان لە دەرگای بەهەشتا خۆی بەتەنیا ناچێت یەک بە یەک دەستی ئێماگرێمان خاتاو دی و چتر سۆسیەکە نەدایک ئاگای لە ڕۆڵەکەی هەیە نە باوەک نە براو خوشک نە ژنۆمێرد لەوێشا پێغەمبەر صلی الله علیه و سلم ئاگای لە ئێمەیە تخوا حەق نییە هەموو ڕۆژێ بەلای کەمەوە ئێمە هەزار سڵاوات لە پێغەمبەر بین صلی الله عليه وسلم دەست دەگرێ بۆ ناو بەهەشت ئەدباتە ناو کۆشکەکەی خۆت قەسر و کۆشکی خۆت دڵنیا دەکاتەوە کە ئەمە شوێنی خۆتە ئەمە ئەم جیهانە فراوانە هەمووی خۆتە لێرەیە بۆ خۆت گەشتەکەی ئەگەڕی. فرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ من پشتێنەتان ئەگرم کەمەر ئەم کەمەرەی ئینسان کەمەرتان ئەگرم کە نەڕۆنە ئاگری دۆزەخ سبحان الله کەچی ئێوە لە دەستم دەرەچن و چەندین جار بەو جۆرە ئەکەم بەڵام گوناه و تاوانەتان با چکە پیان سەڵم حەریسون عەلەیکم ئەو تا لە دنیا چەند سوورە لەسەرمان چەند جار کەمەرمان ئەگرێتەڵێ ئەم گوناهە نەکەی گیرۆ دەئەبی شوێن گومڕایی و کوفر و بێدینی نەکەوی تیا ئەچیت. خەڵکی شەکەونە ناو ئاگری دۆزەخ کەوتونەتە ناوی پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ لە ژێر عەرشی خوای گەورەیە سجدە ئەبات ئەفەرمێ یا ڕەبی ئومەتەکەم ژمارەیەکیان چوونەتە ناو ئاگری دۆزەخ یا ڕەب یعنی کۆمەڵی خەڵک لە پردی سڵات دەکەوێتە خوارە ئومەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم شەفاعەتی وسلم لەویا ناکرێت یعنی چکە گوناهبارێکی زۆر زۆرە لەبەرەو شەفاعەتەکە بەری ناکەوێت ئەکەوێتە ئاگری دۆزەخ لەوێشە پێغەمبەر صلی الله وازی لێ نایەنێ لە ئاگری دۆزەخ خوایە ئەو کۆمەڵە ئومەتی منن لەوێ چوونەتە ناو ئاگری دۆزەخ یا ڕەب ژمارەیەک خوای گەورە بۆیان دیاریەکات دەریەهێنێ لە ئاگری دۆزەخ ئەیان خاتە بەهەشت یا سبحان الله لە ئاگرا سوتاون چێنێ ماونە تۆ نازانین سیرەکە پێغەمبەر صلی الله علیه وسلم دڵی بۆ ئومەتەکەی سوتێت سیرەکە لە جەهەنەمە هەر ئومەتەکە ئیویتی زۆر تیاماوە کە لە ئاگری جەهەنەمەیان سوتێنن ئەفەرمێ جارێتە لە ژێر عەرشی خوایە سوجدە ئەبا یا ڕەبی ئومەتەکەم یا ڕەب خوای گەورە کۆمەڵی تر دیاریەکە بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەوانیش دەریێن لە ئاگری دۆزەخ هەم دیسانە گەڕێتەوە سوجدە ئەباتەوە فەرمێ 4 جار پێغەمبەر صلی الله عليه وسلم بەم جۆرە ئەکات 4 جار ژمارەیەکی زۆر لە ئومەتی پێغەمبەر صلی الله لە ئاگری دۆزەخ دەریێت. حەزرەتی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم فەرمێ دوای ئەوە ثم استحييت من ربي هێشتا لە دۆزەخە موسڵمانی تیاماوە بەڵام شەرمم کرد بچمەوە خزمەتی خوا داوا بکەم کە خوای ئەوانش دەربێنێم. ئەڵێم یا ڕەبی خۆی تەبارەک و تەعالا فەرمێ
أي محمد اذهب فاخرج من النار كل من قال لا إله إلا الله فأخرج من النار. بڕۆ ئەی محەممەد هەر کەسێ لە ناو ئاگری دۆزەخایە ئەڵێ لا ئیلاهە ئیلا الله تۆ دەری بێنە، تۆ دەری بێنە با لە ئاگری دۆزەخانە بێت. ئەوەی حەیسەکە ئەفەرمێ ئەوەی بەقەد دنکە جۆیەک ئیمان لە دڵیایەتی دەری بێنە. ئەفەرمێ جارێتر گەڕامەوە شەرم کرد. یعنی ئەوەی ئیماندارە پێغەمبەر سەڵڵەڵاهو عەلەیهی وسەلەم شەفاعەتی بۆ کە لە ئاگری دۆزەخ دەریێنێ. ئەفەرمێ گەڕامەوەتم یا ڕەبی ئومەتی منی هەرتیا ماوە بەڵام شەرمی شەکەم داوا بکەم. خۆی گەورە فەرمووی هەر کەسێک بێجگە لە لا ئیلاهە ئیلا الله بێجگە لەوەی کە یەک تۆسقاڵ بەقەد مسقالە زەڕڕەیەک ئیمانی تایە لە دڵیایەتی بچن دەری بێنن. ئەمە وەکو هەندێک لە زاناکانە فەرموون تەفسیری ئەو ئاەتەیە وەلەسەوفە یوعطیکە ڕەبوکە فەتەڕضا. خۆی گەورە بەدڵی خۆتە لەگەڵاکای محەممەد ڕازی دەکا. پرسیار لە پێغەمبەر کرێ صلی الله عەلەیهی وسەلەم شەفاعەتی تۆ یا ڕەسوڵ الله بۆ کێ لە ڕۆژی قیامەتە؟ فەرمووی لئەهلی الکەبائر ئەوانەی گوناهی گەورەیان کردووە، ئەوەی دزی کردووە، ئەوەی قەتڵی کردووە، ئەوەی زینایی کردووە. پێغەمبەر فەرمووی من شەفاعەتەکەم بۆ ئەوانەش. ئەمەنە بەڕەحمە پێغەمبەری خوا صلی الله عەلەیهی وسەلەم. ئەفەرمێ حەدیسی ڕەسوڵ الله صلی الله عەلەیهی وسەلەم هەموو پێغەمبەرێ دوعایەکی هەیە قبوڵ کراوە. پێغەمبەرانی تر لە دنیا دوعاکەی خۆیانیان کردووە، بەڵام من دوعاکەم هەڵگرتووە بۆ ڕۆژی قیامەت بۆ شەفاعەتی ئومەتەکەم، هەتا شەفاعەتی پێ بکەم بۆ ئومەتەکەی خۆم. حەزرەتی سولەیمان ئەمە دوعاکەی بوو کە کردی ڕەبی هەب لی مولکا لا ينبغي لأحد من بعدی. خوای مڵک و دەسەڵاتێکم بیتێک کە بە کەسێ نایابێ، خوا پێیە. حەزرەتی نوح رەبی لا تذر على الأرض من الكافرين ديارا. خوای کافر مەیەڵە لەم دنیا لەبەرچاوی من نامەیان هێڵە نامەوێن، خوا لە ناوی بردن. حەزرەتی ئیبراهیم رەبی إنهن أضللن كثيرا فمن تبعني فإنه مني ومن عصاني فإنك غفور رحيم. ئەبوو هورەیرە فەرمێت پرسیارم کرد یا ڕەسوڵ الله صلی الله عەلەیهی وسەلەم کێ بەختەوەرترین کەسە بە شەفاعەتی تۆ لە ڕۆژی قیامەتە؟ فەرمووی ئەبوو هورەیرە بەختەوەرترین کەس بە شەفاعەتی من ئەو کەسەیە بڵێ لا ئیلاهە ئیلا الله. یعنی ئیلا خوای گەورە فریایەکەوێت. ئەمما نایوانەیە ئەم پێڕاکێشین لە گوناه و تاوان و هەرچیمان کرد بیکەین، نا ئەوەیە بەڵام خەڵک بێ ئومێد نەکەین. ئەمە بۆ ئێمەیە، بۆ مامۆستایانە، بۆ زاناکانە، بۆ خواناسانە. هەروونی خۆمان سوچێکی دینداریمان گرتە بوو وا نەزانین هەموو شتێکمان کردووە. یەکەم لە خۆمان ڕازی نەبین، دووهەم خەڵک بێ ئومێد نەکەین، بە چاوی ڕەشەوە سەیری خەڵک نەکەین، چونکە ئەو فەرمودەی پێغەمبەر صلی الله عەلەیهی وسەلەم ئەوەی بڵێ لا ئیلاهە ئیلا الله زۆرە گونجێ خوا ڕزگاری بکات. خوا لە ڕۆژی قیامەتە عەفو و مەغفیرەتێکە نوێنێت، هەرچی بەشەریەت هەیە سەری سوڕەمێنێ. ئەمە چ فەزڵێکە، ئەمە چ عەفو و مەغفیرەتێکە یا ڕەب، ئەمە چ لێخۆشبوونێکە تۆ هەتە یا ڕەب. خوایە ئێستا لێمان خۆش بە یا ڕەب. ئیلاهە العالەمین ئەوەی ئێستا ئەمان بینێت، ئەوەی لەم مەجلیسایە و لەم بەرنامەیە ئیشەکە لەم کەناڵەیە، ئەوەی لە هەر شوێنێکی ئەم دنیا ئێستا ئەمان بینێ یا ڕەب العالەمین. ئامینەکا بۆ ئەم دوعایە، خوایە لێی خۆش بە، دوعاکانی گیرا بکە، عەفومان کە، هیدایەتمان بە، ماڵ و مناڵمان بۆ ئیسلاح بکە و دیندارتریان کە یا ڕەب العالەمین. عاقبەت خێریان کە و ئێمەش عاقبەت خێر بکە، لە دایک و باوکەکانمان خۆش بە، لە هەموو ئازیز و خۆشەویستانمان خۆش بە، لە هەموو جۆگر و بینەری بەرنامەکانمان خۆش بە یا ڕەب العالەمین. سەرفرازی دنیا و قیامەتمان کە یا ڕەبی بەر شەفاعەتی حەزرەتی ڕەسوڵ الله بکەوین لە ڕۆژی قیامەتە، یا ڕەبی بەر مەغفیرەت و لێخۆشبوونی تۆ بکەوین، یا ڕەبی لەو کۆمەڵانە بین کە حەشر نەبینین و یەکسەر داغڵ بە بەهەشت ببین إله العالمين. اللهم آمين 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 يا مجيب السائلين. بالمؤمنين رؤوف الرحيم. پێغەمبەر صلی الله عەلەیهی وسەلەم بۆ ئیمانداران رؤوف ڕەحیمە. رؤوف بۆ مطیعەکانە، یعنی زۆر نەرمونیان و
خۆشەویستە بۆ ئیمانداران، ڕەحیم بۆ گوناهبارانە، کەواتە هەموو چینەکان ئەگرێتەوە. خۆشەویستی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە قیامەتە هەموو چینەکان ئەگرێتەوە. لەبەرەوە کەس بێئومێد نەکەین، ڕەشبین نەبین، بە ناوی دینداریەوە خەڵک نەنێرین بۆ ئاگری دۆزەخ. خەڵک ناچێ خۆتە چی پەنا بخوا، زۆر خەتەرە ئەمە. پەیوەندیمان لەگەڵ پێغەمبەر صلی الله علیه و سلم بەردەوامە. حەدیثێکی پێغەمبەر هەیە صلی الله علیه و سلم فەرمێ هیچ مسلمانێک نییە نوێش بکات، سڵاوات بە، سلام لە من بکە، سڵاوات هەیە لە پێغەمبەر صلی الله علیه و سلم، اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد. هەر ئێستا ئازیزانم حەزرەتی ڕەسوڵ الله وەڵامی یاوەتەوە. سبحان الله. پێت سەیری نەبێ وەڵامەیەتەوە، پاشە وەڵامی من لێرە، یەکیتر لەوێ، ئەویتر لەوێ، لە یەک کاتە ڕەنگە 100,000 1 ملیۆن کەس سڵاوات بە. وەڵامی هەر ملیۆنەکەیەتەوە بێ ئەوەی هیچی زایع ببێت.